لە ڕاستیە ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە وەتەی دامەزراندنەوە یەکێک لەو بوارانەی کە هەڵمان بژاردووە بۆ کارکردن بواری ئازادی ڕادەربڕین بووە. کاتێک کە دەڵێن ئازادی ڕادەربڕین تەمان بەمانە فراوانەکەی هەر بۆیەش لە چوارچێوەی کار و چالاکیەکان ڕەسدی هەموو پێشێلکاریانەمان کردووە کە دەرحەق بە ناڕزایی مەدەنی و خۆپیشاندان، دەرحەق بە کاری کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان، چالاکانی مەدەنی و ئازادیە کەسیەکان. لە چوارچێوەی کار و چالاکیەکانمان لە ساڵی 2020 هەروەکو ساڵانی پێشوو ئێمە بەردەوام بووین لە چاودێریکردنی ڕەوشی ئازادی ڕادەربڕین تەبەن لە هەرێمی کوردستان و عێراقیش. و بە خۆشحاڵی ئەمڕۆ داتای پێشێلکاریەکانی ساڵی 2020 دەخەینە ڕوو. ئەوەی کە گرنگە باسی بکەمەوەیە کە ئێمە داتای پێشێلکاریەکانمان هەیە بۆ سەر ئاستی عێراق و لە مانگی دابێت لە مانگی یەک ئێمە راپۆرتێکی تێروتەسەل سەبارەت بە ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە عێراق و هەرێمی کوردستان دەخەینە ڕوو، بەڵام بە پێویستمان زانی لە چوارچێوەی ئەو چالاکی ئەوڕۆ داتای پێشێلکاریەکانی هەرێمی کوردستان بخەینە ڕوو. بەداخەوە بە دواجاچوونەکانی ئێمە بە پێی چاودێریکردنی ئێمە بۆ ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە عێراق و هەرێمی کوردستانیش تا دێت ڕەوشی ئازادی ڕادەربڕین بەرەو خراپی دەچێت. و من قسە لەسەر هۆکار و ئاراستەی خراپبوونی ڕەوشی ئازادی ڕادەربڕین ناکەم، بەجێ دێڵم بۆ برادران کە لە چوارچێوەی پانێڵەکە تێڕوانی و تێگەشتنی خۆیان دەخەنە ڕوو، بەڵام بە پێویستمان زانی بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە لەو دوایە بە تایبەتی لە مانگی 12 هاتارەوە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە پێمان خۆش بوو لە لێرەوە داتای پێشێلکاریەکانی ساڵی 2020 بخەینە ڕوو. لە ڕاستیە ئێمە لە ڕێکخراوی ئاشتی و ئازادی تیمێکی تایبەتی چاودێریکردنمان هەیە کە لە پارێزگا جیاوازەکانی عێراق بە بەردەوامی چاودێری ڕەوشی ئازادی ڕادەربڕین دەکەن. هەموو پێشێلکاریانەی کە دژ بە ڕۆژنامەنووسان، چالاکانی مەدەنی، ڕێکخراوەکان، دام و دەستگاکانی ڕاگەیاندن، تەنانەت ئەو کارمەندانەی کە بەهۆی دەربڕینی ئازادی بیرروڕاوە یاخود ممارەسەکردنی ئازادی بیرروڕاوە بە جۆرێک لە جۆرەکان پێشێلکاریان بەرامبەر دەکرێت. ئێمە هەڵ دەدەین کە تۆماری بکەین وەکو کەیسی پێشێلکاری هەژماری بکەین. و بە خۆشحاڵیەوە دەیڵێم هەموو ئەو کەیسانەی کە ئێمە تۆماری دەکەین دوای بەردەستخستنی بەڵگە و داتای پێویستە و جای مۆکیسی پێشێلکاری مامەڵی لەگەڵ دەکەین. بۆیە بە بەردەوامی چاودێرەکانمان لە هەوڵی پەیوەندیان بە هەموو ئەو کەسانە یاخودە و لایەنانەی کە پێشێلکاریان بەرامبەر دەکرێت بۆی لە ڕاستی و دروستی داتا و ئامارەکان دڵنیایی بین بە هاوڵاتیان و بە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق. ئەوەی کە گرنگە وەکو تێبینی لە بەرچاوی بگرین ئەو داتا و پێشێلکاریانی کە من لێرە دەیخەمە ڕوو لە ڕاستیە لە زۆر باردا هەندێک پێشێلکاری بەرامبەر بە گروپێک بەرامبەر بە کۆمەڵێک خەڵکە ناڕزاییان دەربڕیوە پێشێلکاریان بەرامبەر کراوە. گروپێک خەڵک بوون پێشێلکاریان بەرامبەر کراوە، بەڵام ئێمە وەکو کەیسێکی پێشێلکاری هەژمارمان کردو. بۆیە ئەگەری زۆرە ئەو داتایی کە هەیە بەرامبەر بە سەدان هاوڵاتی و لایەنی جیاواز پێشێلکاریەکان ئەنجام درابێ، بەڵام ئێمە وەکو کەیسێک مامەڵەمان لەگەڵا کردووە. و بە دڵنیاییەوە پێم وابێت تێبینی هەموو لایەکە کە ئەو داتا و ئامارانی کە دەخرێتە ڕوو لایەنە جیاوازەکانەوە، ڕێکخراوەکان، دام و دەستگاکانی ڕاگەیاندن، سندیکای ڕۆژنامەنووسان، ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی زۆر جار جیاوازی دەبینرێت لە داتاکان. بەڵام بۆیە ئێمەش لێرەوە ئەوە ڕادەگەێنین کە مەرج نییە هەموو پێشێلکاریانەی کە ئەنجام درابێت ئێمە توانی بێتمان ڕەسدی بکەین بەهۆی ئەوەی کە ئەو قودرەتە متەواضعی کە ئێمە هەمانە ڕەنگە توانای ئێمە هەر ئەوەندە بوو بێت. بۆیە ئەو پێشێلکاریانەی کە ئێمە لێرە دەیخێنە ڕوو تەنها لەسەر بنەمای ئەو داتا و زانیاریانەیە کە ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی بەردەستمان خستووە. تەبعاً لە ساڵی 2020 جێگەی نیگەرانیە کە داتا و پێشێلکاریەکان بە بەراورد بە ساڵی 2019 زۆر زیادی کردووە. دەتوانم بڵێم دوو هێندە و زیاتریش. ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە ساڵی 2019 تەنها 83 کەیسی پێشێلکاریمان تۆمار کرد بوو، بەڵام لە ساڵی 2020 بەداخەوە کەیسی پێشێلکاریەکان 207 کەیسی پێشێلکاریە کە نازانم ئەگەر چارتەکە بوورن ئەگەر بڕێک وردیش بێت، بەڵام ئەگەر تەماشای و چارتە بکەین جۆری پێشێلکاریەکان و ژمارەی پێشێلکاریەکان نیشان دەدات. ڕێگریکردن لە خۆپیشاندان بەداخەوە زۆرترین کەیسی پێشێلکاریە کە دەبینین 79 کەیسی پێشێلکاری
دژ بە ناڕزایی مەدەنی و خۆپیشاندەران لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان تۆمار کراوە. بۆیە لە چارتەکەش دیارەکە زۆرترین ڕێژەی پێشێلکاری لەو بوارەدایە. تامانەوە لای هەمووان ڕوونەکە ناڕزایەکانی ئەو دوایەی پارێزگای سلێمانی و هەولێر یەکێکە لەو هۆکارانەی کە لەو ساڵدا ئەو جۆرەی پێشێلکاری زیاد بێت. پاشان دەستگیرکردنی ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی 64 کەیسی پێشێلکاری تۆمار کراوە کە ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی بە دوواداچوونمان بۆ کردووە. ڕێگریکردن لە ڕووماڵی ڕووداوەکان لەلایەن دام و دەستگاکانی ڕاگەیاندنەوە 30 کەیسمان تۆمار کردووە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی. پەلاماردانی ڕۆژنامەنووس 11 کەیسی پێشێلکاریمان تۆمار کردووە. کوشتنی خۆپیشاندەر و کارمەندانی دام و دەستگا حکومەکان بەداخەوە 9 کەیسی کوشتن هەیە لەو ساڵ کە جێگەی نیگەرانیە بەداخەوە. داخستنی کەناڵەکانی ڕاگەیاندن و هەڵکوتانە سەر دام و دەستگاکانی ڕاگەیاندن 6 کەیسمان تۆمار کردووە. ڕێگریکردن لە کاری ڕێکخراوەیی و داخستنی ئۆفیسی چەند ڕێکخراوێک بەداخەوە لە پارێزگای هەولێر کە لە ساڵانی ڕابردووش ڕێگریان لێکراوە و لە ساڵی 2020ش نەیانتوانی ئۆفیسی ڕسمی خۆیان هەبێت لە کاتێکە ئەم ڕێکخراوانە تۆمار کراون و بە ڕسمی مۆڵەتی کارکردنیان هەیە. 3 کەیسی ڕێگریکردن لە کار و چالاکیەکانی ڕێکخراوەکانمان تۆمار کردووە. دەرکردن لە کار بەهۆی ناڕزایی بەهۆی ئازادی ڕادەربڕینەوە 2 کەیسی پێشێلکاری تۆمار کراوە. هەڕەشەکردن 1 کەیسی پێشێلکاری. تەشویش خستنە سەر کەناڵی ڕاگەیاندن و دام و دەستگاکانی ڕاگەیاندن 1 کەیسمان تۆمار کردووە. پاشان ڕاگررتنی خزمەتگوزاری ئینتەرنێت ئەویش 1 کەیس تۆمار کراوە. بێگومان بابەتی مافی بەدەستێنانی زانیاریش یەکێک لەو بابەتانەی کە دەچێتە چوارچێوەی ئازادی ڕادەربڕینەوە. هەمومان دەزانین کە یاسایەکی باشەیە کە لە هەرێمی کوردستانە زەمانەتی ئازادی ڕادەربڕین دەکات، بەڵام بەداخەوە سەرباری بەردەوامی فشار خستنە سەر پەرلەمان و حکوومەت دەبینین تاوەکو ئێستا حکوومەت استعدادی ئەوەی نییە ڕێنمایەکان بڵاو بکاتەوە و جێبەجێ بکات. بۆیە ینی پێشێلکاری دژ بە مافی بەدەستێنانی زانیاری بەشێکی ترە لەو پێشێلکاریانەی کە دژ بە هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە بەردەوامی ئەنجام دراوە. لەسەر ئاستی بەپێی شوێنی جوگرافی تەمان پێم وابێت لەلای هەمومان ڕۆنە بەداخەوە بەهۆی ئەو پێشێلکاریانەی کە دژ بە ناڕزایی دەربڕین و بەرامبەر بە خۆپیشاندەران و ناڕزایی مەدەنی دەبینین لە پارێزگای سلێمانی زۆرترین کەیسی پێشێلکاری ڕوویداوە و دەتوانم بڵێم زۆرترینی پێشێلکاریەکان کە لە چارتی دواتردا دەیخەمە ڕوو بەپێی مانگەکان زۆرترین کەیسی پێشێلکاری لە مانگی 12 ئەنجام دراوە و دەشبینین لە پارێزگای سلێمانی 94 کەیس، لە پارێزگای هەولێر 58 کەیس، لە دوهۆک 37 کەیس، لە پارێزگای هەڵەبجەش 18 کەیس تۆمار کراوە. داتای پێشێلکاریەکان بە پێی مانگەکانی ساڵ دەبینین وەکوتم لە مانگی 12 62 کەیسی پێشێلکاری ئەنجام دراوە کە پێم وایە هۆکارەکەی ڕوونە بەهۆی ناڕزایی مەدەنی و خۆپیشاندانەکانی ئەو دوایە 62 کەیس لە مانگی 12. پاشان لە مانگی 8 ئۆگەست 40 کەیسی پێشێلکاری ئەنجام دراوە، لە جۆن 26 کەیسی پێشێلکاری ئەنجام دراوە، پاشان مارچ 16 کەیس، فەبریوەری 15 کەیس وەی لاخری. ئەوانە وەکوتم تەنها کۆمەڵێک داتا و ئامارن کە ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە ماوەی ساڵی 2020 بەردەستمان خستووە و گرنگە ئاماژە بۆ بکەم ئەو کەیسی پێشێلکاریانە کە لێرە ئاماژەم پێدا تاوەکو 25 12 2020 ئەو 5 ڕۆژەی کۆتایی بە دڵنیایەوە ئێمە بەردەوامین لە چاودێریکردن هەر کەیسێکی پێشێلکاری خوا نەخواستە گەڕ ڕووبدات ئێمە تۆماری دەکەین و لە چوارچێوەی راپۆرتێکی تێروتەسەل لە مانگی 1 دەیخەینە ڕوو و گرنگە ئاماژەش بۆ بکەم ئێمە داتای پێشێلکاریەکانی پارێزگاکانی تری عێراقمان لا هەیە بەداخەوە لەسەر ئاستی عێراق بە حدودی 575 کەیسی پێشێلکاری دژ بە ئازادی ڕادەربڕین ئەنجام دراوە. ئەوە و داتانەیە وەکوتم کە ئێمە لە لامان هەیە.